این تەوەریەکەمی بەرنامە گفتوگۆ دەکەین هەڵبەتە لە تەوەریەکەمدا باس لە گرنگی جیاوازی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەکەین بۆ کەرکووک وەک ڕوونە کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نزیک بۆ تۆ لە ئاژدەیان مانگەدا ئەنجام دەدرێت بە تایبەتر ئەو ناوچانەی کە کێشەیان لەسرە چاوی هەڵبژاردننی خود چاوی دانیشتوانی ئەو ناوچانە و لایەنە سیاسیەکان بە دیاریکراوی بۆ گەڕانەوەی مافی دانیشتوانی ئەو ناوچانە چاویان لەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەبێت. جا دەپرسین گرنگی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان جیاوازیەکی بە دیاریکراوی بۆ کەرکووک و بۆ ناوچانەی کە کێشیان هەیە چیە و لە ڕێگەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانەوە تا چەنددا دەتوانرێت جارێکی دیکە هاوسەنگی بۆ ئەو ناوچانە لە ڕووی پرۆژەی خزمەتگوزاریەوە لە ڕووی پێدانی مافۆ بۆ تەواوی پێکاتەکان و بە تایبەتریش کوردەکان بگەڕێنرێتەوە. تایبەت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز پێشەنگ بورهان ڕەوف کاندیدی ژمارە 26 لاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمان کردووە کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە میوانن. کاک پێشەنگ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سەرەتا لەوە دەپرسم کا بە جۆرێک لە جۆرەکان وان نزیک دەبینەوە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و بانگەشەکان بەرەو کۆتایی دەچن. ئەم فاترە یاخود ئەم ماوەی کە بۆ هەڵبژاردننی یاخود بۆ بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دیاریکراوە بە شێوەیەک چۆن کارکراوە بۆ ئەوەی متمانەی دەنگدەران بەدەست بێنن و فیدباکی هاوڵاتیانیش بۆ ئەم هەڵبژاردنە چی بووە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ دەستگای میدیایی کورشاد نیوز کە بەردەوام خۆنەویستانە کارمەندەکانی کاری کردووە لە کەرکووک. من پێشەنگ شێخ بورهان چوارداخیم کاندیدی ژمارە 26م لە لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە. لای هەموو خەڵکی کەرکووک ڕوونە کە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزمموی ئیدارەدانی ڕابردوومان هەیە لە بەڕێوەبردننی دام و دەستگا میریەکان لە کەرکووک و ئەزمموی نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووکیشمان هەیە و دەسەڵات ئەو دەسەڵاتە سیاسی و ئیداریەی لەو وەختانی کە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە کە سەدامی گۆڕ بە گۆڕنما ئەزممونێکی باش بوو لە کەرکووک بە هەموو کورچ و کاڵیەکانیەوە و ئێمە ئەو ئەزممونەمان هەیە بەداخەوە لە دوای لێکەوتەکانی ڕفراندۆم و 16 ئۆکتۆبەر ئەو دەسەڵاتە سیاسی و ئیداریە کەوتە دەست پارێزگارێکی بە وەکالەتی بە زۆر سەپێنراو کە بەداخەوە بینیمان چی لە کەرکووک کردچنا دادیەکە هەم لە ڕووی کەرتی خزمەتگوزاریەوە هەم لە ڕووی دامەزراندنی ئەو دامەزراندانەی کە لە بەغاوە بۆ کەرکووک دێ. بۆیە گرنگی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەم جارە کە دەبینین لە 2005 و 2006 تا ئێستا نەکراوە گرنگیەکی زۆری هەیە و لە سەرژمێری بەوردی باسدا گرنگیەکەی دەکەین ئەو بزانم ئەم ماوەیە کە لە بانگەشەی هەڵبژاردن بەردەوامیتان هەبوو ئەوەی بەر هاوڵاتیان کەوت بێتن بە تایبەتر لە کەرکووک فیدباکی هاوڵاتیان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان چی بووە؟ کاک پێشەنگ پرسیارەکەم ئەوە بوو کە لەم ماوەی کە بانگەشەی هەڵبژاردن بەردەوام بوو فیدباکی هاوڵاتیان چی دووبارە بکەیتەوە؟ بەڵێ کاک پێشەنگ ئێستاگەر گوێبیستی دەنگی من بی پرسیارەکە دووباراکەمەوە هەڵبەتە لەو ماوە دیاریکراوی کە بۆ بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دیاریکراوە هاوڵاتیان پەیامەکانیان چی بووە؟ بەڵێ بەجددی ئێمە وەکو کەرکووک و کەرکووچیەکان و هاوڵاتیانی کەرکووک زۆر باشەوە دەزانن لە دوای لێکەوتەکانی ڕفراندۆم و 16 ئۆکتۆبەر چی هێزێک ماوەتەوە لە کەرکووک و چی هێزێک داکۆکی کردووە لە مافی کەرکووچیەکان چی هێزێک داکۆکی کردووە لە زمان و کەرامەت و شوناس و کولتوری نەتەوەی کورد. بەڵێ ئەوە یەکێت نیشتمانی کوردستان بوو و خەڵکی ژەمە دەزانێت ڕاستە خەڵکی تووڕێیە بەڵام فیدباکێکی زۆر باشیان هەیە و خەڵکی دەڵێن دەچینە سەر سندوقەکانی دەنگدان بەڵێ گلەییان هەیە بە جۆرێک لە جۆرەکان تووڕەن بەڵام ئەوە خەڵکی نییە لە یەکێتی تووڕە بێ چونکە یەکێتی و کەرکووک دوانەیەکی لێکدانە بڕاون بەڵام تووڕەن لە وەزع سیاسیەی کە بەهۆی پلانگێڕیەکی نێوخۆیی و نێودەوڵەتیەوە لە کەرکووک کرا و بەهۆی ئەو گەلە کۆمە سیاسیەی کە کرا لە یەکێت نیشتیمانی کوردستان بۆ بەهێزکردنی پێگەی یەکێتی و پێگەی کورد و لە دەستدانی ئەو دەسەڵاتە سیاسی و ئیداریە خەڵکی باشەمە دەزانێ
بەڵێ خەڵکی گلەیی هەیە بەڵام گلەیی لەیەکێتی نییە گلەی لەوانەیە لە شخصێک دوو شەخص هەبێ بەڵام وەکو حزبەکە گلەییان نییە و هەڵبژاردننی ئەم جارە 12 دەبینین چۆن تەپڵی سەرکەوتن لەسەر قەڵای کەرکووک دەجێڕین و بانگەشەی هەڵبژاردننیش ئێستا وای لێ هاتووە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بری هەموو حزبەکانیش بانگەشە دەکا یعنی ئەمە من یەکەمین بانگەشەیە دەیبینم کە حزبێک خۆی سی کاندیدی هەبێ بەڵام لە بری حزبەکانی تریش بانگەشە دەکات دەڵێ هاوڵاتیان بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان حزبی بۆ ئەمان هەیە وەکو ئێمە سی کاندیدیە بەڵام دەیەوێت لە ڕێگەی پلان جێڕەکانەوە دەوێت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دوا بخرێ بەداخەوە کاک پێشەنگەوەی لە هەڵبژاردننی ئەم جارەدا یاخود لە ئەوەنی لە هەڵمەتەکانە بەری کەوتوین ئەوەیە کە خۆشتان لە ناو هاوڵاتیانە بەری کەوتون ئەو هاوڵاتیانەی کە پێشتری ژێکێتی نەبوون ئێستادا متمانەیان بەوە هەیە کە دەنگ بدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی پارێزگاری لە مافی هاوڵاتیانی کەرکووک بە تەواوی پێکاتەکان و بە دیاریکراویش کوردەکان بکات بە بڕوای تۆ هۆکار چییە کە ئەم هەڵبژاردنە جیاواز لە هەڵبژاردنەکانی دیکە بە یەک دەنگ بە یەک ڕنگ ئەو هاوڵاتیانی کە پێشتریش متمانیان بە دەنگدان یاخود بە جۆرێک لە جۆرەکان بە یەکێتی نەبووە لە ئێستادا تاکە فریاد ڕستیان یەکێتی دەبینن لە کەرکووکدا دەست خۆش بێ من باسی ئەوەم کرد کە گرنگی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و بە تایبەتی لە کەرکووک گرنگیەکی ئەو تۆی هەیە کە لەسەر ژمێری ساڵی 1950 گرنگترە و هەڵبژاردننی ئەم جارەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دیاریکردنی مەسیری نەتەوەیەکە دیاریکردنی مەسیری کەرامەتی نەتەوەی کووردە بۆیە هەموو خەڵکی کوردیش لە کەرکووکەوە باش دەزانێت کە چێ لەگەڵیان ماوەتەوە و چێت داکۆکی کردووە لێیان یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای لێکەوتەکانی ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەر تاکە هێز بوو لەم کەرکووکە کە دیفاعی لە هەموو نەتەوەکان دەکرد لە کەرکووک بە تایبەتی لە کورد و لە ناو کوردیش دیفاعی لە هەموو ئەوانە دەکرد کە لە کەرکووک ماونەتەوە و یەکێک بووە کە تاکە هێز بووە کە پارێزەری زمان و کەرامەت و شوناسی نەتەوەی کورد بووە ئێمە لە ناو زانکۆ پەیمانکانی کەرکووک شەڕی کوردبوونمان دەکرد شەڕی زمانمان دەکرد لە ناو دام و دەستگامیریەکان لە کەرکووک بەهۆی ئەو دۆخە ناهەموارەی کە لە دوای لێکەوتەکانی ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەر بەسەر کەرکووکدا هات ئەوە ئێمە بووین شەڕی هەموو ئەو کەسانەمان دەکرد شەڕی هەموو نەتەوەی کوردمان دەکرد لە بری هەموو نەتەوەی کورد ئێمە شەڕی کەرامەت و زمانمان دەکرد کەرکووچیەکان زۆر لەوە عاقڵترن و ئێساش لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە تاکە لیستە کە کۆکەرەوەی هەموو کەرکووچیەکانەوە تاکە لیستە کە لە ناو خەڵکیەوە کاندیدەکانی هیچ گلەییەک لەسەریان نەبێ و کاندیدەکانی هەڵقڵاوی نێو خەڵکی بن بۆیە سوپاس بۆ خوای گەورە خەڵکی بەباشی دەڕوانێتە ئەم پرۆسەیە و دڵنیام لە 12 خەڵکی کەرکووک دەنگ دەدەن بە لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە چووکە تاکە لیستە کۆکەرەوەی هەموو کەرکووچیەکان باشە کاک پێشەنگ هەڵبەتە بە هۆکاری ئەو بارودۆخە سیاسیی کە لە کەرکووک دروست بووە لێستادا بەشێکی زۆری کوردانی کەرکووک لە مافەکانیان بێبەش کراون جا هەم لە مافی خوێندن هەم لە مافی دامەزراندن و هەم جوتیارەکان ڕۆژانە ڕوبەڕووی کێشە و ململانێ دەبنەوانێ و هەوڵ دەدرێت ئەو مافانی کە کورد لە کەرکووک هەیەی لێی زەوت بکرێت و بە جۆرێک لە جۆرەکان لە کورتترین وتەدا دەکرێت بڵێ تعریب دەکرێن هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە چۆن کار بۆ ئەمە دەکات؟ دەبن هەموو هاوپەیمانێتی گوۆ لە کاندیدەکانی نێو هاوپەیمانی بەرنامەی و پرۆگرامی خۆیانەیە بەڵام بەرنامەی سەرەکی ئێمە وەکو لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ئەوەیە کە سەرەتا ئێمە پارێزگارێکی کوردی کەرکووکی لە نێو پارێزگای کەرکووکدا بنین و ڕێگری لەو نادادیە بکەین کە 6 ساڵە لە دوای لێکەوتەکانی ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەرەوە کە چۆن دەبینین کەرکووکیەکان بە چ معاناتێکدا دەڕۆن من ناڵم نەتەوەی کورد دڵنیابە لە نەتەوەی عەرەبی شەیە کە لە نەتەوەی عەرەبی شێ و خزمی ڕاکانجبوریشە تەمەشا دەکەی گلەیی لێی هەیە چونکە ڕاکان بەس بۆ کەسە نزیک هەرە نزیکەکانی خۆی ئیش دەکات بۆیە ئێمە پلانی ئەوەمان هەیە کە بچینە نێو پارێزگای کەرکووک ئەو نادادیە نەهێڵین و بەرنامەکانی لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ئەوەیە کە
ڕێگری بکەین لەو نادادەی کە لە نێو پارێزگای کەرکووکە لە ئەنجامی نەبوونی ئەنجومەنێکی کارا لە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک وە گەڕاندنەوەی ماف بۆ مافخوراوەکان و داکۆکیکردن لە جوتیارەکان و داکۆکیکردن لە خوێنکاری زانکۆ و پەیمانگاکان. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان، زۆر سپاس بۆ پێشنگ بورهان ڕەوف کاندیدی ژمارە 26 لاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە.